وعدم دا بۆ گەنج لە هەر 4 ساڵەکە و هەر ساڵێ لە دەفەرێک باشە بتوانم ئاهەنگێکی زەماوەری بوو گواستنەوە بکەم بۆ 100 کڕ و کچی گەنج. بانگەشەی کاندیدێکی پارتیە لە سنووری پارێزگای سلێمانی بۆ هەڵبژاردنەکانی 2010 پەرلەمانی کوردستان هەڵکەوت لالە ئەنوەر کە بەشێک لە خەڵکی بە حاجی هەڵکەوت ناوی دەبن بەڵێنەکانی لە چاو کاندیدەکانی دیکە زیاتر سەرنجی خەڵکی بەلای خۆیدا ڕاکێشە. ئەو سوێندی بە خودا خوارد تەواوی موچەی پەرلەمانتاریەکەی بدات بە ژنهێنان بۆ گەنجان. بانگەشەکانی وای کرد کە خەڵکی بەتەنزەوە باسلەوە بکەن لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا لیست و کاندیدی حیزبەکان زۆر بەخشندن. کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتن. ڕۆژیەشتی ئەم مانگە ئومێد خۆشناو سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان بە پارێزگاری هەولێر هەڵبژێردرا دوای چۆڵبوونی کورسیەکەی بە پێی بەرکەوتەی هەڵبژاردنەکان هەڵکەوت لالە ئەنوەر لە سەر کورسیەکەی خۆشناو لە پەرلەمانی کوردستان دادەنیشێت. سەتاسەدی موسەکەم ئەدەمە خەڵکی کەم دەرامەت. تەنیا هەرە و پەرلەمانتارە نییە کە بەڵێنی زۆری داوە بە خەڵکی بەڵکو بەشێک لە پاڵێوراوانی دیکەش بەڵێنی گەورەیان بە خەڵکدا بە جۆرێک هەندێکیان باسییان لەوە دەکرد کە کۆمپانیایەکی نەوت دادەمەزرێنن و تێیدا هاوڵاتیانی هەرێم ڕاستەوخۆ پشکیان تێدا دەبێت. بەشێکی دیکەشیان نەک هەر بەڵێنی باشکردنی موچەیان بە خەڵکدا بەڵکو بەڵێنی گەڕاندنەوەی موچەی پاشەکەوتکراوی فەرمانبەرانیشیاندا. ئەوەی ماوەتەوە ئەوەیە ئەوانەی نەیانتوانی بگەنە پەرلەمان لە بیری خەڵکی چوونەتەوە بەڵام ئەو کاندیدانەی کورسی پەرلەمانیان بەدەستهێنا تا چەند بەڵێنەکانیان جێبەجێ کردووە یان ئەم پەرلەمانتارە نوێیە بەڵێنەکانی دەباتە سەر ئەمانە بۆ تۆی هاوڵاتی بەجێدەهێڵین.